ليك ثانية 400 مليون معلومات دێتەوە بۆ مێشک. لەم کاتەیە کەم نقسە بۆ جەناب دەکەم 2 بلیۆن بایت معلومات دێ بۆ مێشکە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لباسي هستوري أمرمانا باسی هستوريكي زور گرنگەکەین کە 11 جار ناوی لە قورئانە هێنراوە و کارێکی زۆر گرنگیشەکە و زۆر بەشمان هەڵە لە ئیشەکەی تێگەیشتوین تەنانەت لە شوێنەکەشی هەتا ئێستا شوێنی ونە. دکتۆرەکان و مامۆسایان و خەڵکانی پسپۆر لەم بابەتەیە دەسەوسانن شوێنەکەیان بۆ دیاری ناکرێت. بەڵام ئیشەکەی ئەوەی کە قورئان بۆی جا کردوینەتەوە دیارە و لە طبیشە کۆمەڵی ئاماژە هەیە بۆ ئەوەی کە نمونەیەکتان بۆ بێنمەوە ئیشەکەتان لە ئاسان بێ و تێبگەن باسی چیەکەین. تۆ بیری نەکردوتەوە ڕۆژانە ئەم هەموو هەستەوەرە لێک چرکەیە، ئەم هەموو معلوماتە ئەنێرن بۆ مێشک بەم هەموو چێ بڵەیە، دوای دڵ ئەکرێ بڕیاری لەسەر بە. ئەم ئینسانە چۆن ئەکرێ لەم هەموو کامێرە و لەم هەموو سەوتیات و لەم هەموو بۆن و لەم هەموو هەستەوەر و ئەم هەموو وردەکاریە کە بەس پێستەکەی ئەگەلێکی بیتەوە بەس دانیشتنەکەی خۆی سەکەنە کە جەنابتان دانیشتون و عەزیەتان کێشاوە بەس ئاوا تەرکیز خە لەسەر پێستی خۆت. زان لە شوێنێکە گەرما هەیە، سەرما هەیە، بەستان هەیە، بەریەکەوتن هەیە، دەسێ لە شوێنێکە ڕقە ساردە نەرمە گەرمە تیژە کولە هەموو ئەندامێکی تۆ ئێوە ئەزانن کەمتر لە چرکەیەک بەردەوام بە تەزویەکی کارەبایە هەواڵ نێرێ بۆ مێشک. مێشک چی بکە؟ مێشکی سنوورێکی هەیە توانێت تحملی ئەمە بکە نیکە. بیرتان کردوتەوە ئەم هەموو معلوماتەکە بۆ مێشکە چێ؟ چاوت ئاوا داناوە ئیساکەنە چاوت لەسەر منە؟ بیرە کردوتەوە ئیساکەنە ئەکری هەر ئاوا چاو بژێڕی بە ژوورەکەی خۆتاو بە دایرەکی خۆتاو بە مەتەعەمەکەی خۆتاو بە دەوروبەری خۆتا یەک کۆمەڵ جەنجاڵی و قەڵەباڵغی ترە بینی کێسە چاوت ئاوا لەسەر منە بەم دیدووە چاوت وەکو خەیاڵ شتەکانی تریشە بینێ بەڵام تەرکیزت لەسەر تەلەڤیزیۆنەکەیە و ئاگاد لە منە. ئەزانی ئەمە وەکو چی وایە خۆشەویستەکەم؟ وەکو وایە کە کەسێک دانیشتووە لە کامێرەوە مراقبەی یەک شارەکات، ترافیک و شەقام و ڕێگەوبان و خراپەکار و دار و بەرد هەر هەمووی لە بەردەسیایەتی ئاوا هەر چواردەوری ئاوا شاشەیە، هەر شاشەیە و شوێنێکیشە. چۆن ئەتوانێت لێ ئاوا ئەلێ ئەو کامێرەیەم بۆ زووم بکەن ئەوم بۆ بێنە پێشەوە با سێریکی بەوردی سێری ئەوە بکەم ئادی بۆم بژێڕنەوە سانی ئەوە دەقی تەواو خۆیەتی. ئەمەی کە لە مێشکە ئەمە ئەکات پێوتە چی؟ پێوترێ فوات. فوات یەت هەموو ئەو معلوماتەی کە هەتا کۆ کردوتەوە تەرکیزە بۆ دروستەکە بە شێوەیەک کە هەرچی معلوماتی لاشەیە لە یەک سانیەیە 400 ملیۆن معلومات دێتەوە بۆ مێشک. بەڵام مێشک 2000 بە وەعی وەرەگرێ. سەکەنە من ئەگەر لە خزمەتتانە ئاوا دانیشم لە کۆبوونەوەیە کابم زۆر بەلامەوە گرنگ نییە مێزەکە و ڕاخەرەکە و چی لەسەر مێزەکەیە دەموچای بەرامبەرەکەی خوێنمەوە کە مفازاتم لەگەڵاکە کە سەکەنە دانیشتین قساکەین ئەگەی نەتیجەیان نا جلەکانیشم لەوانەیە زۆر بەلاوە گرنگ نەبێ کەواتە تەرکیزی من لەسەر یەک شتە لەم 400 ملیۆن معلومەیە
2000 وەرگرت ئاگام لە 2000 بۆیە کوردە گەشتێ بێ ئەڵێ ئەرێ بینی وتاڵێ بەخوا بەس بە چاوی مشتری سێرم نەکردەوە. چاوی مشتریەکە لە پشتەوەیە، فوادەکەیە هەر هەمووی تەرکیزەکە بۆ دروستە کاڵێ چاو خەرە سەر و شوێنە، جۆب خەرە سەر شوێنە، ئاگات لەو شوێنە بێ. بۆ یەکی زەکەنە جەنابە جۆ لە منە وایە ئەجەما دوای جۆتان لێ مەشکور ئەی لەخوا بەزیابێ ئەگەر ئاوا جۆ هەڵخیت لە مەتبەخەکەشەوە دەنگێت یەکێکیش لە پشتەوەیە خەریکی موبایڵەکەیەتی جۆ لە دەریشەوە هەیە، جۆ لە دەنگی سیارەش هەیە. بەس تەرکیزەکە و لای منە وایە کەواتە ڕێک ئەگەر یەکێکن بێ ئەڵێ کاکەجان جۆ لێمە جۆ لە من گرتووە بۆ چکە زۆر جار هەیە وتەراهم ينظرون إليك وهم لا يبصرون. ئاوا سەیری شتەکە ئەرێ بەخوا ئاگام لێم نییە، من دەزانم سەیری شتمەکەی زەق بەس ئاگاشی لێم نییە. بینیتانە مۆقیفانە؟ بەڵێ. ئەی ئەگەر قسەکە ئەڵێ کاکە ئەرێ قسە بۆ تۆکەم جۆ لێمە ئەڵێ بەدڵ جۆم لێتە. ئەم فوئادە ئەو تەرکیز و فۆکەسەیە کە یخاتە سەر گوێ لەم کاتەیە یخاتە سەر چاو معلوماتەکانی تر هەر هەمووی واز لێنێ. تەرکیزەکەی تو ئێستا من لە خزمەتانە سە جەناب تەرکیزەکە لەسەر منە لەم کاتەیە کە من قسە بۆ جەناب دەکەم 2 بلیۆن بایت معلوماتێ بۆ مێشکە. بەڵام چێ پێتەڵێ ئەگال لە ناوسک و دەرە و ڕێخۆڵە و سیەکان و دڵ و کۆمەڵە شتێ نەبێ ئەگال لە قسەی ئەم پیاوە بێ فۆکەسەکەیە فوادەکەیە. ئەم فوادە 24 سەعات لەسەر 7 ئیشەکە واتە بەردەوام ڕووناکە پێوترێ ڕێتیکولەر ئەکتیڤیشن سیستم کەوا لە ئینسانە کات بە ئاگا بێ. ئەجنا ئەم قسانی کە تۆی کەیت ئەم قسانەی کە منی کەم ئەم جوۆیی کە تۆ لێتە ئەم بیستنەی کە هەمانە هەر هەموویەکێ بۆ مێشک تەحلیلەکە. بەڵام ئەگەر ئاگای لەگەڵانە بێ ئێمە بە ئاگاین خەڵکێکەیە قسەی بۆ ئەوکەی بەڵام خەوتووە مێشکیشی تەحلیلەکە بەڵام ئاگای لێ نییە. من تۆ چی وامان لێکە دایمە بە ئاگا بین ها ئەڵێن کابرا لە هۆش خۆی نەچووە. فەرقی من و تۆ لەگەڵ کەسێکا چییە کە لە هۆش خۆی چووە کە لەژێر کاریگەری بنجایە. ئەم ڕێتیکولە ئەکتیڤیشن سیستمەیە کە پێوتێ فوئاد. فوئاد یعنی چی؟ فوئاد یعنی فەئەدە یعنی خەڵووس بەردەوام گەشاوەیە ناکوشێتەوە گەڕێتێ بەرنایە بەس بەردەوام ڕووناکە. ئەمە فوئادە کە بەردەوام گەشانەوەیەک و سووریەکی تایە 24 سەعات ئیشەکە وەستانی نییە. ئەمە لە شوایە لە مێشکایە معلومات لە هەمووی وەرەگرێ هەر هەمووی لە سا 7 معلوماتی چاوێنێ هی گوێ هێنێ هی زمانێنێ هی بۆنێنێ هی پێستێنێ هی دەوروبەرێ هی ناخێنێ. ئەجا بە مێشکەڵێ کاکە من ئەمە مەلەفی ئەمڕۆیە ئەمڕۆی چی ئەم دەقەیە هی ئەم سانیەیە هی ئەم لەحزەیە یخاتە بەردەم دڵە فەرمێت تۆ چییە فەرمووی وەکو نووسینگەیەکی دڵ وایە کە دڵ مەلیکە و بڕیاری لەسەرەیە. ئەی ئەم فوادە لە شوایە ئەم فوادە لە پشتی جۆ مێشک و هەستەوەرەکانی ترەوەیە معلوماتەکان هەر هەمی کۆکاتەوە و حازریەکە تەصفیەکە مونتاجی مەیدانیەکە لەو کاتێک کە معلوماتەکەی بۆیە بۆی مونتاجەکە حازریەکە بۆیە خوای گەورە فەرمێ ما كذب الفؤاد ما رأى. خۆ محەممەد لە کاتێکە بردمان بۆ ئاسمان فوئاد ئەوەی بە درۆ نەخستەوە کە محەممەد بینی بۆ چکە محەممەد صلی الله عليه وسلم تەرکیزی هەر هەمووی لەسەرەوە بکەی بینی ساکەن بە چاوێ جەرا لە ئیسرا و میعراجا سیری ئەوەیە کرد کە ئەگوزەرێ خوای گەورە فەرمێ ما كذب چکە هەموو هۆشەکەی لای چاوی بوو هەموو هۆشەکەی لای گوێی بوو بۆیە خوای گەورە فەرمی ولتصغى إليه أفئدة الذين لا يؤمنون بالآخرة بۆ ئەوەی کە گوێیان لی بێ بە گوێی چی بە گوێی دڵ. الله کەواتە ئەم فوئادە کە باس کراوە ئیشی زۆر زۆرە هەندێک وازان لە دڵایە نەخێر لە دڵانیە بەڵکو ئەمە هەموو شتەکان فلتەرەکات هەموو شتەکان حازرەکات. بەڵێ هەرچی لە هەستەوەرەکانی ئینسانەوە دەبێ بە حەبل وەریدا تێپەڕێ. ئەم حەبل الوەریدە ئەو گورزەیەیە کە پڕە لە دەماری بچکۆلە هەر یەکە و جۆرێ لە معلومان نەقلەکە بۆ مێشک. هەندێک لە معلوماتەکان یەکسەر کە هەستی ئازار و هەستی زەختیان تایە هەستی گەرمیان تایە یەکسەر بە فەقەراتە لەم بەرەوە چن بەوە بەر
بچن بۆ بەشەکەی تر. هەندێکی دیشان ئەچنە سەرەوە لە مێشکەوە لەوانەیە گۆڕانکاری ڕوەدا. هەرچی هەستی ئازارە لەوانەیە کۆ بێتەوە. هەمووی چێ بۆ شو، هەمووی چێ بۆ فوات. بۆی خۆی گەورە فەرمێ نار الله الموقدة التي تطلع على الأفئدة. ئەو ئاگرەی کە بەر فوات دەکەوێ. جا خۆی هەرچی هەستی ئازارە لەو شوێنەیە کۆ بێتەوە. ئەنجا وەرە ئازارەکە بگاتە سەرکردایەتی فواتەکە خۆی. تطلع على شو؟ على الأفئدة. ناو ئەو مێشکی الله ئەکوڵێ بەناگرم بەخوا. وهي فرمي أو حبل الوريدة إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد. نقلة بن آوة هم شيبو أو شيبو ويبيني كابرا إيرجلت اليدا عليه حست كم لم لا كما إيرجلت اليدا أم لا حستي كما بيتها يعني ناميني بو شو كمان يتلقى المتلقيان ئەمە چێ بۆ ئەو دی ئەوە چێ بۆ دیوەکەی تر بەڵام هەمووشیان لەو سەرچن بۆ چۆ چنەوە بۆ فوات بە چاوی مشتری سەی شتەکانەکە چی بە کەڵکی دڵیەت چی بە کەڵکی قەراریە چی بە کەڵکی وەرگرتنیە ئەمە لابە کۆمەڵە شتە هێڵێتەوە ئەوەی کە وەریشی گرتووە هەمووی لەلا شعورە هێڵێتەوە تۆ بەڕێگەیەکە ئاڕۆیت یەکەم جارە سیاقەت فێرە بی ئاوە دەسە لەسەر سوکانەکەی و ئاوا دەوروبەری خۆت هیچ نابینی بەڵام دوایی کە فێری سیاقەتە بیت و ڕادی لەگەڵ ئەنجا بە پەنجەیەک سوکانەکە خوێنیتەوە سەیری دەوروبەری شەکەیت و بەڵام تەرکیزەکە زیاتر لە پێشی خۆت زیاتر لەسەر ئاوێنەکانە دوایی ئەگەیتە شوێنێک لە ئەخبارای بینی ئەوە ئەو چاوەڵا خۆ من ئێستا بۆیە قەڵەباڵغی لەو شوێنە هەبوو پیاشە تێپەڕیت بەس تەرکیزە بۆی نەچوو هەر بۆ خەزنەکە فڕی نایە معلوماتەکە کاتی پێویست بێتە خاتەوە بەڵام تۆ لەو کاتەیە ئاگال لە شتی تر بوو ئەم هەموو معلوماتەکە لە یەک کاتە یە بۆ مێشک جیاوازیان نەکاتەوە بۆیە دڵ نییە خوای گەورە فەرمێ چی فەرمێ وأصبح فؤاد أم موسى فارغا دڵی دایکی موسا فؤاد أم موسى دڵی نا مێشکی ئەڵێ لێم گەڕە بەخوا مێشکم هیچی تیان نییە نازانم بڵێم چی بیرم لای هیچ نییە هیچ نایەتە خەیاڵم ئایکێکە لە یەقۆمیە چاوەڕێی یەکێکە بڕیاری بۆ بە چاوەڕێی مناڵێکە دەسی بگرێ کە زۆری بۆیە لە تازیەکە لە مردنێکە لە ڕووداوێکە چاوە کاتەوەڵێەوە چی بوو ناتوانین لە سیارەکە چاوەڕێی خەڵکێک دەرگاکی بۆ بکات و بێنێ دەبڕکاک و سیارا سووتێ وەرە دەرەوەتیایە مێشکی بەتاڵە بێتەوە خی گەورە فەرمێ وأصبح فؤاد أم موسى فارغا هیچی دیانەما إن كادت لتبدي به لولا أن ربطنا دڵەکە لە شوێنی خۆی بوو على قلبها الله کاتە دوشتی گیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسمان بۆوە کا فەرمێ أهل يمن أرق قلوبا وألين أفئدة خەڵکی یەمەن دڵێکی نەرمیان هەیە بەڵام فوئادێکی تەنیکیان هەیە ناسکیان هەیە خۆشمان پێڵین هەستی ناسکە بۆچی ئەم هەستە ناسکە چوە تا ئێستاکەنە عولەمایان ناتوانن ئەم شوێنەی مێشک کە هەرچی معلوماتە لە هەموو لاشەوە تەنانەت لە دەموچاویشەوە تەنانەت لە خوارەوە لە نوکی پێوە معلوماتەکان هەر هەموویکەیەت تێ ئەپەڕێ بە حەبل الوەریدە هەر هەموویەت لە مێشکەوە لە چاوە لە هەستەوەرەکانەوە لە جۆوە لە بۆنەوە هەر هەموویەت لە فوئادا کۆبێتەوە ئەلێرانەیە هەتا ئێستاکەنە عولەماکان بیسە بە شوێنەکە بۆ چکە فوئاد ئەوەنە تەنکە ڕەبتی هەیە بە هەموو بەشەکانی تری مێشکەوە ڕەبتی هەیە بە هەرچی هەستەوەرەکانیشەوەیە سبحان الله زۆر تەنکە یعنی تەنانەت ئەو بەشەی مێشک کە هەست ئەبینێتەوە لە پشتەوە بۆ یەکێسە جەڵتە لێیاڵێ بڵێ کاکتۆ هەست بەم دەسەم ناکەم ئەو هەستەوەرەکەیە بەڵام کە لەو سیستەمەیە کە پێوترێ فوئاد تینسانەکە لە هۆشەخە یان کەسێک هەیە معلوماتێکی زۆر خەبەرێکی زۆر ناخۆش جەنجاڵیەکی زۆر لە قەڵەباڵغیە یەکسەر لە هۆش خۆیەچێ بۆ چکە ئیتر ئەو شەبڵانە فریا ئەوە ناکەوێت فوات تەصفیەیان کا معلوماتەکە ئەو نە زۆرە ئەو نە شتەکان بەیەکەوەیە
وەکو شەریکەی مۆبایلی لێ دێ بەیەک جار ئەو هەموو خەتەوە هەمووینە لە پڕێکا لۆگ ئاوتەکە هەمووی کوژێتەوە چکە هەمووی لێ کاتە بیسی بە کارەبایەکی زۆرە. ئەوەش ڕەحمەتە بۆ ئینسان کە تەحەمولی شتەکان ناکابورێتەوە بۆی دوای وردەوردە بێتەوە هۆشی خۆی من لە شۆ بووم چی بوو چی ڕوویە جا خەڵک بۆ یێژێڕێتەوە ئەڵێ وەڵی زۆر زۆر سەریع بووین بەخوا لە دەستی وەرگرت بیری لای هیچ نامێنێ. الله خی گەورە فەرمێ وەنوقەلیب ئەفئیدەتەهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة. فؤادیان چاویان وەرە ژێڕین وەکو چۆن یەکەم جار ئیمانیان پێ نەهێنا واتە تەرکیزیان نەکرد لەگەڵمانە. بەڵێ ولقد مكناكم فيما إن مكناكم فيه وجعلنا لكم سمعا وأبصارا وأفئدة. سيدي كخواي قورة دايما لقل جو شيء هنا دايما لقل جو شاواي هنا كواتا أمانة أندامي هستورن أندامي برياردر نين ولو فؤاد بو خوي كومالي حزو آرزوي تاعي بوي إبراهيم فرمي ربي إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم. وابكى دڵی کۆمەڵی خەڵک جۆش بێ بۆ ئەوێ جا یەکێ لەو شتانەی کە لە دڵایە ئەوەیە جۆشدانی یۆکە کاواتە پێوتێ درایڤس مۆتیڤیشن حەزی ئینسان ئارەزووی ئینسان چێ ڕێگەخا فواد ڕێگەخا کە ئەمە لە مێشکایە بیهیڤیر خو ڕەوشتی ئینسان بۆ معلوماتەی کە وەرێگرێ ڕێخستنی جوڵا ڕێخستنی ئیشەکانی تر هەمووی ڕێخستنی شەو ڕۆژ نەکرد بە ئاگایی تۆ لە شوێنێکابی ئەگەر ئەگاشە لە خۆنە بخەرەوە بۆ ئەڵێ ئێستاکەن تەسەورەکەی کەی بێ ئێستا ئەڵێ وڵات تەسەورەکەم ئێستاکەنە ئێوارەیە تەسەورەکەی ئێرە چۆ بێ لە ژوورێکا چاوەکات وڵات تەسەورەکەم بێرە خستخانە بێ ئەو بە ئاگاییەیە فوئاد ئەم بە ئاگایی هەیە سێرکادن ڕدم ڕێکە خا لە ئینسانە ئەڵێمە ئێستا مناڵە کاتی ئەوەیە کە باڵق بێ کاتیەوەی هاتووە گەورە بۆ 14 ساڵە 15 ساڵە ماشەڵای لێ گەورەیا بێ حەز بە وەرزەکانەکەی حەز بە دەوروبەرەکەی ئەمە هەر هەمووی چێ ڕێکەخە هەر هەمووی فواد ڕێکەخە. بەڵێ ئەزانی وەکو چی وایە ئەم فوادە وەکو وایە کە تۆ مۆبایڵەکە و دێها ئەپلیکیشنی تیا کراوەتەوە بەس توێک دانیانیتە سەر شاشەکە ئەو ئیشی فوادە ئەژنا هەموو ئەپلیکیشنەکان پێکەوە بکرێنەوە تەحمل ناکە بە یەکجار جا لەوەشە ئەخیتە سەر یەک ئەپلیکیشن جۆل یەک سەوتەگری یەک مەسیجە خوێنیتەوە تەرکیزەکەت لەسەر ئەوەیە بۆیە ئەم ئیشێکی زۆر زۆر گەورەیە بەس بەچێ ئەکرێ الله ئەکبەر بەس بە فواد ئەکرێ بەڕاستی بۆیە ئیحتیمامێکی زۆر بەم فوادە دراوە و خوای گەورە زۆر بە وردی باسی کردووە دڵی ئینسانی ها فاجعل أفئدة من الناس تهوي إليهم ويا خلق لما كدڵگیرە زان دڵگیرەکەی لە چی هاتووە فەرمێ خوای گەورە دڵی کۆمەڵی خەڵکی بۆ جۆش بە با بچن بۆ لای ئەفئیدە بە دڵ نا بە فوئاد با دڵیان لای شوێنەکە بێ بۆیە بینی دڵی ئینسانی بۆ ئەجۆشێ و حەزەکە جارێکتر بچێتەوە بۆ ئەو شوێنە. بۆیە ئەم شوێنە خۆشەویستەکەم ئیشی زۆر گەورە ئەکا لە ئینسانە لە بە ئاگایی لە فلتەرکردن لە هەستەوەر لە معلومات حازرکردن بۆ مێشک لە فلتەرەکردنی لە حەز و ئارەزوو لە خوو لە ڕەبتکردنی مێشک هەموو بەشەکانی بە یەکتریەوە. سبحان الله نەمانەزانی وەنیە ئەوان زانی فواد هەر بەشێکە لە دڵ نەخێر فواد عالەمێکە بۆ خۆی کە ڕاستی ئەگەر ئینسان فوادی نەبوو یاخود فوادی جەڵتەلەیدا خوا نەخواستیانە دەستی چوو گەر هەموو هەستەوەرەکانیشی ئیشکەن چونکە لە پشتەوە مێشک و کۆمبیوتەر و تەحلیلێک نییە بۆی بکە ئینسانێکی مردووە نەئاگای لێیەتی نەبووی تەحلیلەکرێ نەبووی فلتەرەکرێ ناتوانێت شتێکیش خاتە بەردەستی دڵ ئەڵێن مێشکی مردووە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بشويكي أو نمعقد أم خواردنا سامبلي دي ولا جديد إنجا تحليل كريه جالك بروتين كريه جال سبتري بدانا وخواردنا كخوي علي هذا الذي رزقنا من قبل أتواني هزارها تام جاكي توا